ئێستا وەرزی پاییزە بەگشتی تۆ لەگەڵ وەرزی پاییزا چۆنی تا چەند پاییزت پێ خۆشە؟ پاییز کۆمەڵێک هۆکار و ئەسبابی هەیە. یەک لەو هۆکار و ئەسبابانە پاییز پێمان دەڵێ خوای گەورەکە ئینسانی خەڵق کردووە دەیشوبهێنێ وەکو پاییز. دیارە مرۆڤ کاتێک کە بوونی دەبی ئەبێ هەڵوەرێش ئەبێ بمرێش. فەسلەکانی پاییزیش کە بابرن خوای گەورەکە 4 فەسلی داناوە و بە تایبەتی پاییزیش کە گەڵای دار هەرەوەرێ و کۆمەرێک یعنی ئەسبابی هەیە. من ئەیشوبهێنمەوە بەوەی کە خوای گەورە پێمان دەرێتن دەرێ ئەی مرۆڤ ئەگەر گوناحباری تۆبەی بکە کاتی ئەوەیە کە تۆبەی بکەیت. بەڕای جەنابەت ئینسانیش ڕۆژێکدا دێوەکو و گەڵایانە هەڵدەوەرێ مردن نمونەی هەڵوەرینی و گەڵایانەیە. بەڵێ بێگومان مردنە ئەو گەڵایە پێمان دەرێ خوای گەورە پێمان دەرێتن ئێوەش ئەوە هەردەوەرێن وەکو گەڵای پاییز. بۆیە دێمە لە پاییز بەڕای تۆ چ سوودێک ببینی ینی پاییز بکەین بەچی بەڕای تۆ؟ وەڵا بۆ ئەو کەسانەی کەوا غافڵن لە خوای گەورە بگەڕێنەوە. یعنی ئیدی ژیانە تەمەنە لە مناڵی بۆ هەرزەکاری بۆ گەنجێتی بۆ هەرزەکاری لە گەنجێتی لەو بابرێن کامل بوون لە کامل بوونیش ئیدی بۆ پیری لە پیریش ئینا لیلله و ئینا ئیلەیهی ڕاجعون. شەوەکانی پاییز درێژ دەبێت ئەنی بێگومان ئێستا شەو کورتە وردە شەو درێژ دەبێت. ئێمە بەڕای تۆ چۆن ئیسفادە لە شەوەکان بکەین وەکو عولەمایان باز دەکەن بینەران بەڵام ئێمە زۆر ئیسفادەمان وە زۆر پێمان خۆشە پاییز بێ بۆی کە شەوان عیبادەتی زیاتر بکەین. بەڕای تۆ ئێمە پێویستە چۆن ئیسفادە لەم شەوانە بکەین؟ وەڵا خۆمان بەڕاستی بەداخەوە لەو سەردەمەی ئیساکانە دەژین شەوە درێژەکانمان بە فەیسبوک و بە دنیای ئەنتەرنێت بەسەر بردووە. بەڵام لێرەشدا ئیسیفادەیەک هەیە لە پاییز ئەویش بە حوکمی ئەوەی کە شەوەکانمان درێژە ئەتوانی خۆت لەگەر خوای گەورە بەڕاستی یەکلا بکەوە بەڵێ گوناحمان کردێ بەڵێ تاوانمان هەیە بەڵێ کۆمەڵێک شتێکمان کردووە لەوانەیە نیگەرانی خوای گەورەی پێوە دیاربی. بەڵام دەکرێت ئەو فەسڵەی بکەینە مایە ئەوەی خۆمان لەگەر خوای گەورە چاکەینەوە.